رادیۆ دەنگی گەل دەنگی ئازادیەیە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. ناوەندی کولتور و هونەری ڕۆژهەڵاتی کوردستان لە ئەوروپا با مەبەستی بەشداری لا ڕێپێوانی گەورەی کۆڵن کە لە 16 تشرینی دووەم لە شارنەی کۆڵنی ئەڵمانیا بەڕێوە دەچێت بانگەوازی ڕاگەاند. لە پەیامەکەی ناوەندی کولتور و هونەری ڕۆژهەڵاتی کوردستان هاتووە دەبێت کوردستانیانی نیشتەجێ ئەوروپا با شێوەی جەماوەری بەشداری لا ڕێپێوانەکەدا بکەن و ئەوەش خرایەتە ڕوو کە دەبێت گۆشەگیری لە ئیمراڵی تێک بشکێندرێت. نەجدەت ئاتەلای سیاسەتمەداری کورد هاوکات وتەبێژی کۆمیتەی سویس ڕای ئازادی بۆ بەڕێزۆجەلان باسی لە گرنگی ڕێپێوانی 16 تشرینی دووەمی کۆڵن کرد و وتی بۆ دابینکردنی خواستی ئازادی هەمومان لە کۆڵن گرد دەبینەوە. نەجدەت ئاتەلای ئاماژەی بەوە کرد هەموو کارێک دەکەن بۆ بەشداریکردنی بەهێز لا ڕێپێوانەکەدا و وتیشی باوەڕمان بە سەرکەوتنە گەلی کورد مافی ڕەوای خۆیەتی هەوڵی سەرکەوتن بدات و سەریش دەکەوێت. ئاتەلای هەروەها وتی بڵاوکراوە بۆ بانگەوازی بەشداربوون لا ڕێپێوانی 16 تشرینی دووەم لە هەموو سندوقەکانی پۆستدا دانراون. هەروەها ئۆتۆمۆبیل دابێنکراوە بۆ بەشداربوون و ڕۆشتن بۆ کۆڵن. ئاتەلای دەستنیشانی کرد بەشداری بەهێزی ڕێپێوانی کۆڵن هێندەیتر دەستی ڕێبەرئاپۆ بەهێز دەکات و وتیشی گەلی کورد لە مێژە دەڵێت مخاتەبی کێشەکانی کورد دانوستاندنی ڕێبەرئاپۆیە بۆیە بە ڕێپێوانی کۆڵن دووپاتی دەکەینەوە کا ڕێبەرئاپۆ مخاتەبمانە بۆ بەهێزکردنی دەستی ڕێبەرئاپۆ دەبێت لە کۆڵن هەڵویستمان نیشان بدەین. هەروەها ئاتەلای سەرنجی خستە سەر پەیامەکەی ڕێبەرئاپۆ و جەختی کردەوە لەوەی بۆ وەڵامدانەوەی ئەو پەیامە پێویستە بانگەوازی لە هەموو کەسێک بکەین لا گربوونەوەی کۆڵن ئامادە بێت و ئاماژەی بەوەش کرد چەندە لە کۆڵن بەهێز بن ئەوەندە دەستی ڕێبەرئاپۆ بەهێزتر دەبێت. هەر لەسەر مژاری بانگەوازی بۆ بەشداری لە گربوونەوەی 16 تشرینی دووەم لا کۆڵن یەکێتی هێزە دیموکراتیکەکانی ئەوروپا و فەدا بۆ ڕێپێوان و گربوونەوەی 16 تشرینی دووەمی کۆڵن کە بۆ ئازادی ڕێبەرئاپۆ ئەنجام دەدرێت بانگەوازیان بۆ بەشداربوونی بەهێز کرد. عەزیز تۆنج بەڕێوەبەری فەدا ڕایگەیان لە وڵاتەکەماندا لەلایەن چەتەکانی ئەکەپە مەهەپەوە فاشیزمێکی تاریک و سەخت دەسەپێندرێت و لە هەوڵی سەپاندنی بەرژەوەندیەکانی خۆیانن گەلەکەمان لا تێکۆشانی بەردەوامدایە بۆ لابردنی گۆشەگیری لەسەر ڕێبەرئاپۆ و بۆ تێکشکاندنی قڕکردن و تواننەوە لەسەر عەلەویەکان کە لە 16 تشرینی دووەمدا لە کۆڵن گردەبینەوە بە دڵنیاییەوە سەر دەکەوین. هەروەها تۆنجا یەڵماز نوێنەری پارتی ڕزگاری و نوێکردنەوەی سوسیالیستیش بانگەوازی وتی بانگەوازی لە گەلەکەمان دەکەین لە 16 تشرینی دووەمدا لە کۆڵن ببوون و لە ڕێپێوانەکەدا هێڵی ئازادی خواز و ئاشتی خواز دەردەکەوێت. مەسعود دومان هاوسەرۆکی ئاڤە کۆن وتی ئەویش ڕایگەیاند لە دژی گۆشەگیری سیاسەتەکانی داگیرکاری لە 16 تشرینی دووەمدا لە کۆڵن دەبین. هەروەها سولەیمان گۆرجان هاوسەرۆکی ئاتیک ڕایگەیاند ڕێپێوانی کۆڵن بۆ پاراستنی ئازادی زیندانیانی سیاسی و بۆ شەرمەزارکردنی سەپاندنی قەیوم زۆر گرنگە و بانگەوازی بەشداربوون ئاڕاستەی هەمووان دەکەین. نەجاتی گولەر نوێنەری هێڵی سووریش ڕایگەیاند وەک هێڵی سوور لە دژی گۆشەگیری بانگەوازی لە کەسانی ئازادی خواز و دۆستانمان دەکەین پشتگیر و بەشداری ڕێپێوانی کۆڵن ببن. هەروەها چیدام ئالتەنەری ئەویش ڕایگەیاند با دروشمی ئازادی بۆ بەڕێزۆجەلان ئازادی بۆ گەلی کورد ئازادی بۆ زیندانیانی سیاسی بە سەدان هەزار کەس لە گۆڕەپانی کۆڵن دەبین و ئازادی خوازان باڕۆحی ئینتەرناسیۆنالیستی لە 16 تشرینی دووەمدا لە کۆڵن کۆدەبنەوە. هەروەها حوسێن ئاتاش نوێنەری ئادەکیش ڕایگەیاند بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد لە کۆڵن دەبین و بانگەوازی لە گەلی وڵاتپارێز سوسیالیست و دیموکراتیکمان دەکەین بەشداری لە چالاکیەکەدا بکەن.
فەرماندەی گشتی یە بەشە بابۆنەی نۆیەمین ساڵیادی ڕزگارکردنی شنگالەوە لە دەستی چەتەکانی داعش پەیامێکی بڵاو کردەوە. لە پەیامەکەی فەرماندەی گشتی یە بەشە جەخت کراوەتەوە و ڕای دەگەێنێت لە ژێر ڕۆشنایی فکر و ڕامانەکانی ڕێبەراپۆ بەرخۆدانی گەلی ئیزەدی و بەشداری گەنجان بە ڕۆحێکی فیداکاری و هەروەها پشگیری گەل و گەنجان لە هەر چوار بەشی کوردستان لەسەر بنەمای بانگەوازی ڕێبەرایەتی سەرکەوتنی شنگال بەدەست هاتووە. هەروەها بابۆنەی نۆیەمین ساڵیادی ئازادکردنی شنگال لە ڕاگەیاندراوێکدا ئەنجومەنی گشتی و ژنانی گوندە عەرەبنشینەکانی شنگال نۆیەمین ساڵیادی ڕزگارکردنی شنگالیان پیرۆز کرد و پەیامی پیرۆزبایی لە لایەن ئەندامی دەستپێشخەری گەنجانی عەرەبەوە خوێندرایەوە و لە پەیامەکەدا ئاماژە بەوە دەکرێت و ڕای دەگەێنن ئەم ڕۆژە بۆ ئێمە پیرۆزترین و بەنرخترین ڕۆژە، چونکە لەم ڕۆژەدا هێزەکانی یە بەشە و یەژەشە دامەزران و فکری ڕێبەراپۆ لەناو ئێمەدا بڵاو بووەوە و هەروەها ڕای دەگەێنین تا کۆتایی لەسەر فکر و فەلسەفەی ڕێبار ئۆجەلانین و هیچ کاتێک دەستبەرداری خاکی پیرۆزی شنگال نابین و تا کۆتایی تێکۆشانی لەسەر دەکەین وەک گەلی عەرەب و ئیزەدی باپێکەوە شنگالێکی سربەخۆ و ئازاد بنیات بنین. لە کۆبوونەوەی سەرۆکوەزیرانی عێراق و کاربڕێکەری هەرێم جەخت لە هەوڵەکان بۆ هەناردەکردنی نەوتی هەرێم و جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی سەبارەت بە موچەی فەرمانبەران و ئەنجامدانی پرۆسی سەرژمێری کرا. نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق ڕاگەیاندراوێکی لەبارەی کۆبوونەوەکەی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق و مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی کاربڕێکەری هەرێمی بڵاو کردەوە. بە پێی ڕاگەیاندراوەکە لە کۆبوونەوەکەدا جەخت لە هەوڵەکان بۆ هەناردەکردنی نەوتی هەرێم کراوە. هەروەها پرسێکی تری کۆبوونەوەکە گرنگی جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی سەبارەت بە موچەی فەرمانبەرانی حکومی لە هەرێم بووە و لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بەوەش کراوە لە کۆبوونەوەکەدا باس لە پرۆسی سەرژمێری گشتی لە عێراق و بەتایبەت پارێزگاکانی هەرێمی کوردستان و کەرکووک کراوە کە ڕێکارەکانی سەرژمێریەکە بەتایبەت لە ناوچەدا بڕێندراوەکان لە دژی کووردا. هەروەها سوودانی پیرۆزبایی لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستانی کردووە و جەختی لە پێکهێنانی حکوومەتی نوێی هەرێم کردووە. مەسعود پزیشکیان سەرۆککۆماری ئێران لا دیدارێکدا لەگەڵ وەزیرانی دەرەوەی پێشووی ئێران سەبارەت بە پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی ناوچەکە ڕایگەیان هەموو هەوڵێکیان خستووەتە گەڕ بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی پەیوەندیەکانی دەرەوەی ئێران. وتیشی لە ئێستادا پەیوەندیەکی باشیان لەگەڵ وڵاتانی دراوسێ هەیە و توانیویانە بگەنە چەندین ڕێکەوتن و لێک تێگەیشتن لەگەڵیاندا. هەروەها پزیشکیان ئەوەشی خستووەتە ڕوو لە کاتێکدا ئیسرائیل هەوڵی پەکخستن و ئاڵۆزکردنی پەیوەندیەکانی ئێران لەگەڵ وڵاتانی ئوروپا دەدات دەبێت پەیوەندیەکان لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتی ڕێک بخەنەوە. بە تایبەتی پێویستە پەیوەندیەکانیان لەگەڵ ئەمریکادا باشتر بکەن و گرژیەکان کەمکەنەوە. ڕۆزارین کەمانگەر بەرپرسی کۆمیتەی پەیوەندیەکانی کۆمەڵی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار لە چاوپێکەوتنێکی تایبەتدا لەگەڵ ئاژانسی ڕۆژنیوز تیشک دەخاتە سەر سەپاندنی سزای لاسێدارەدان بەسەر وریشا مرادی چالاکوانی سیاسی کورد و ئەندامی کۆمەڵەکەیان و دەڵێت تێکۆشانی وریشا مرادی تەنهاهی ئەم یەک ساڵی زیندان نیە بەڵکو تەواوی ژیانی لە بەشەکانی دیکەی کوردستانیش لە تێکۆشاندا بووە و ئێستا لە زیندانەوە درێژە بە سەرهەڵدانی ژن ئازادی دەدرێ. سێدارەدان کارێکی نامرۆڤانەیە هاوکات بانگەوازی یەکگرتنی ژنان دەکەین بۆ کۆتاییهێنان بەو نایاسایی و نامرۆڤایەتیانەی کە لە ئێراندا ڕوودەدا. شانی وەریشە مرادی تەنیاهی ئەم یەک ساڵی زیندان نییە یا یەک ساڵ و نیوەی زیندان لە نێو فکر و فەلسەفەیەکە خەباتی کردو کە باوەڕی بە هێزی ژن، ئیرادەی ژن، دیموکراسی لەناو کۆمەڵگا و هەروەها ئازادی بێوەڕا هەیە. ئەمە واقعیەتی تێکۆشانی وەریشە مرادی و ئەو خەباتەیەکە کردوێتی لە درێژایی ساڵان لە تەواوی بەشەکانی کوردستانە و ئێستاش لە زیندانەکانی ئێران لە زیندانی ئێڤین ئێمە ئەوە دەبینین. لە نامەکانیە کە ئاماژە پێکرد یەکەم نامەیەکە درراوە وتی کە داعش سەرمانی دەبڕی جمهوری ئیسلامیش سەرمان بەدار دەبات. یعنی جیاوازی ذهنیت دەبێت ڕێبازەکانی هەردوو ذهنیەتی دەسەڵاتدارن، دژەژنن، پیاوسالارن دەبێت کە ڕێبازەکان جیاواز بێ یەکسەر دەبڕێ بە شوور و یەکیش بە تەنافی دار
هەمان شت دەکات دیارە یەک ذهنیەتەوە لە بەرامبەر ئەو ذهنیەتە تەنیا یەک ڕێوان هەیە ئەویش خۆڕاگری بکەین تێکۆشان بکەین لە نامەکانی دیکەشی دیارە هەرو کۆتانیش ئاگادارن لە دادگایەک جاری یەکەم دادگایەکەی بە ڕسمیت نەناسی نەچوو بۆ دادگا بۆ بە بۆنەی ئەوە کە دەیویست اعتراضێک بکات ناڕزایەتیەک دەربڕێت سەبارەت بە ئەعدامێک حکمە ئەعدامێک کە بە سەرپەخشانی عەزیزی و شەریفە مەحەممەدی درا واتە هەواڵ وریشە لە زیندانە ئەوەی پیشاندا کە تەنیا دەنگی وریشە مرادی نییە چون ئەو کاتە حکمەکەی بۆ نەدرابوو یعنی تەنیا مەترسی حکمی سێدارەی لەسەر بوو و هەڵوێستێکیشی دەربڕی بە خاتری شخصی خۆی دەری نەبڕی بە خاتری بارودۆخی زیندانیانی سیاسی ژنانی لەژێر حکمی لە سێدارە و هەروەها هەموو بارودۆخی زیندان محەممەد ڕزا قەیتەرانی هاوڵاتی شاری مەهاباد پاش بانکێشکرانی بۆ لقی جێبەجێکردنی سزاکانی مەهاباد دەستگیر کرا و بۆ بەسەربردننی سزای 6 مانگ بەندکردن بۆ گرتوخانەی شاری مەهاباد گواسترایەوە با پێی راپۆرتی کۆڵبەرنیوز محەممەد ڕزا قەیتەرانی پاش بانکێشکرانی بۆ لقی جێبەجێکردنی سزاکانی مەهاباد دەستگیر کرا و بۆ بەسەربردننی سزای 6 مانگ بەندی تازیری بۆ گرتوخانەی ناوەندی مەهاباد گواسترایەوەتەوە محەممەد ڕزا قەیتەرانی پێشتر لا نەڕازایەتیە سەرتاسەریەکانی ساڵی پار دەستگیر کرابوو. با پێی راپۆرتەکان هاوڵاتێکی خەڵکی سنا بە ناوی هێمن محەممەدی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمەوە لەو شارە دەست بەسەر کراوە با گوێرەی راپۆرتەکان هێزە ئەمنیەکان بەبێ فەرمانی دادگا هێمن محەممەدیان لە بەردەم ماڵەکەی خۆی لا شاری سنە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستویانەتەوە سەرڕای ئەوەی هەفتەیەک بەسەر کاتی دەست بەسەرکردنی ناو براو تێپەڕیوە بەڵام هیچ زانیاریەک لەسەر شوێنی ڕاگیران و هەروەها هۆکاری دەست بەسەرکردنەکەی لە بەردەستان نییە. خۆشەویستان گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.